تەنورەکەی بەدار گەرم کردووە. ئەویش بەوەی قوڵبوونەوەی قەیرانی نەبوون و کەمی غازی ماڵان. شادومان دەڵێت وەک نانەواخانەکان دەیان قەیران بەرۆکی گرتوون لەسەر هەمویانەوە نەبوونی غاز، بۆیە بە ناچاری پەنایان بۆ سوتاندنی دار بردووە. غازەکە ئێمە هەتا هەفتەی پێشوو زۆر ئیشکالێکمان نەبوو. ئەمە لەلایەن لیژنەی سوتەمەنەکان و ئاسایشی گشتی هەڵەبجەوە و عەدوو بەڵێنێکمان پێ درا کەوا ئێمە بێغاز نەبین لەبەرەی قوتی هاوڵاتیە نانەوە. ئەوە بوو ئەوانیش ئەوەی کە لە توانایان بوو دەرابقە ئێمە درێخیان نەکرد، بەڵام بۆم کات و ساتەوە ئیجابی کرد 5 ڕۆژ نۆ بتڵ بن بە ئێمە. 5 ڕۆژ نۆ بتڵەکە بۆ ئێمە نائەسەرفە، ئێمە چونکە ڕۆژی 4 بتڵ سەرفەکەی. ئەترێمەشتمان لەبەرەی دوکانەکان دانەخرێ و ژیانمان لەسەر ئەم دوکانانەیە مەجبورین نیوەی بە غازی ئیشکەین نیوەی بەدار ئیشکەین. جا وەکو من وەکو شخصی خۆشم ئەزبوونم لەگەڵ دارایە من لە ساڵی 90ەکانە خۆم 8 ساڵ بەداری ئیشم کردووە. بەشێک لە نانەواخانەکانی هەڵەبجە کەمێک گونیچیان گەورە کردووە و 4 نانیان کردو بە 1000 دینار، بەڵام جارێ ژمارەیان کەمە و بەشێکیشیان 6 نان دەفرۆشن بە 1000. خاوەنی نانەواخانەیەکیش دەڵێت دوور نییە لە ڕۆژانی داهاتوودا قەیرانەکە قوڵتر ببێتەوە. کابرا مەجبورە ئیسە شەشەگا بە 1000 ئەمە کێشەکە هەر کێشەی غازمان نییە. ئەو مەوزوعی گرانی ئاردمانەیە. ئیسا ئارد ئێمە پێشتر فەردەیەکمان مەسەلەن بە 29000 28000 تا 30000 کڕیوە کێشەمان نەبووە، هەر هەشتی بە 1000 بووە، بەڵام ئیسە فەردەیە ئارد بووە بە 37000. مەسەلەن لە عەلاگای ئێمە پارێ چووەتە سەر، لە ئاردەگا چووەتە سەری، لە کارەبا چووەتە سەری. من دوێنە کارەبا وەستی کارەبان بۆ هاتۆتۆ هی یەک مانگ 450,000 دینارم بۆ هاتۆتۆ کە نە بۆیلەرم هەیە. باشە ئەو جیازەمەیە 2 ئەمپێرونی و کارەبا سەرفەکە لەگەڵ تۆزە هەویرێگە شێلی ئەویش دێتەقە چارەکی هەویرەکە شەلەوە کوژێت و 450,000 دینارم بۆ هاتۆ. یعنی قەیرانەکەی سەوای لێ هاتووە نازانین چۆن باسیکەی. ئیتر بۆیە کابراش مەجبورە شەشەگا بە 1000 4گا بە 1000 ئەگەر هەروە بڕوا ئەمە لەوە چێ بەعام 4 نان 6 نامکەی بە 1000 ئێمەش. قەیرانی غاز دەیان کاریگەری لەسەر هاوڵاتیان و خاوەن ئیش و پیشەکان دروست کردووە. هۆکارەکەش بۆ بەرەمنێنانی غازە و شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل هۆکارە سەرەکیەکەیە. دیاریش نییە کەی قەیرانەکان بەرەو چارەسەر دەڕۆن، بەڵام هاوشەوەی قەیران و کێشە و گرفتەکانی دیکە لەم سات و بارودۆخشدا هاوڵاتی باجەکەی دەدات و حکوومەتیش هیچ پلان و چارەسەرێکی پێ نییە. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.